بینەرانیازی سەبارەت بە چالاکی و کاریگەردانان لە دەرەوەی کوردستان لەسەر ڕەوتی ڕووداوەکانی کوردستان نووری بەشیرمان لەگەڵدا دەبێت کە مێژوویەکی درێژی سێدەهەیی هەیە لە مەدانەدا. نووری بەشیر ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداینەوە دووبار لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادەیت. ئێوارەی خۆشتان باش، سپاس بۆ ئەم فرسەتە. سڵاو ڕێزم هەیە بۆ بیسەران و بینەرانی پێشەنگ تیڤی. زۆر کەس لە دەرەوەی کوردستانە لەگەڵ ئاڵوگۆڕ و ڕووداوەکانی کوردستانە دەیانەوێت کاریگەریان هەبێت، دەیانەوێت بە شێوەیەکی تر بڕوات، بەڵام ئەو بۆچوونەش هەیە کە پێیان وایە لە دەرەوەی کوردستاندا کارێکی ئەوتۆ ناکرێت. ئێوە مێژوویەکی هێزگار درێژتان هەیە لە مەدانەدا و کاتێک کە بۆ نمونە دەسەڵاتداران دەستیان مردووە بۆ ئەوەی کە ئازادیەکان سنووردار بکەنەوە دەنگی ناڕەزاتیتان ئێوە بەرز کردوێتەوە، یاخود کە ڕەوتە کۆنەپەرستەکان کاریەکیان کردووە ئێوە دووبارە دەنگتان بەرز کردوێتەوە و پشتیوانیتان بۆ بزوتنەوەی ناڕەزاتی جەماوەری لە کوردستاندا ڕاکێشا و زۆر مەدانی تردا پەنجەدەستان دیارە. ئەمێ لە پێشە قسەیەکی گشتی بکەن سەبارەت بەوەی کە کار و چالاکی لە دەرەوەی کوردستانە ئەکرێت کاریگەری هەبێت لەسەر ڕەوتی ڕووداوەکانی کوردستان. بەتاکید هەروەکو سێدەی ڕابردوو شاهێدی ئەوەیە کە دەرەوەی کوردستان لەسەر ئاستی دنیا مەدانێکی زۆر گرنگ و کاریگەرە لە بەرامبەر ئەو هەلومەرجەی کە دەسەڵاتدارەتی ئەحزابی ناسیۆنالیستی کورد سەپانویانە بەسەر کۆمەڵگا. لە چەند ڕۆ سەپانویانە، یەکیان ڕاستەوخۆ کە زۆنی زەرد و سەوز یەکێتی و پارتی دەسەڵاتیان هەیە بەسەریا، چۆن کۆنتترۆلیان کردووە لە باری سەرکوتەوە، لە باری کوشتنەوە، لە باری بێمافی سەرەتایەکان، بێمافی سەرەتایترین مافەکانی خەڵکی کوردستان لە ئاو و کارەبا و حتا موچە و ژیانێکی نۆرماڵ و پێداویستیەکانیان و تا ئاگاتە تیرۆر و دەست ئاوەڵاکردنی ئیسلامیەکان و مەلاکان لە مزگەوتەکانەوە کە ڕۆژانە فتووا و ژەهر بڕێژن بەسەر سەری خەڵکە و ئەمەش کاریگەریی زۆر خراپی لە کۆمەلگا دروست کردووە کە دەستی زۆر گەنجی ئاوەڵا کردو بۆ توموتیژی و حتا بۆ تیرۆریش. بۆیە دەروەی وڵات مەدانێکی زۆر گەورە بووە کە بتوانێت ئەسیردانێ لەسەر یەکێتی و پارتی بەوەی کە ئەوان پێشێلی مافەکانی مرۆڤەکان. بەدەیان جار ڕێکخراوی ئەمنستی ئینتەرناشناڵ، ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی وەجومەن ڕای، ڕێکخراوەکانی ژنان، حتا ڕێکخراوە مەدەنی و کرێکاری و ئیتحادیەکان بە تاگاتە بۆ نمونە لە بەریتانیا وەکو حیزبێکی وەکو لەیبەر پارتیکە لە دەسەڵاتدار بووە و کە کاتێ باڵی چەپزار بۆ بەردەوام نامەی ناڕزایەتیان نردووە لە بەرامبەر ئەو سەرکوت و نەبوونی ئازادی بەیانی و بیر و ڕاب. بۆیە مەدانێکی دەرەوە زۆر مەدانێکی ئاوەڵایە بۆ کورد زمانانی دەرەوە کە بتوانن فعالیت بکەن. ئێستا من لە دوایە چەند نمونەیەکە هێنمەوە کە ئێمە لە سێدەی ڕابردووە کردومانە و چکاری گەرێکی دانەوە، حتا با نزیکترینیان پێ بڵم دوێنێ ڕەنگە هەمووتان بینی بێتان و خەڵک زۆر بینی بێتی کە ئێمە لە بەردەمی دادگای باڵای شاهانەی بەریتانیا لە لەندەن خۆپشاندانمان کرد کە بڕیارێک وەزارەتی ناوخۆی ئێرە یابووی کە حیزبی پارێزگاران لەسەر حکومە بۆ ئەوەی پەنابەران ژن و مناڵەکانیانەوە بنێرن بۆ ڕەوەندا بەرئەنجامی 6 مانگی ڕابردوو کارکردن لەسەر ئەم کەیسە و دوێنێ وەستان لە بەردەمی مەحکەما و دادگای لەندەنا و بە حزوری دەیان تەلەڤیزۆن لە BBC تا گاردیان و تاکو دەیان عەرەبیە و جەزیرە و دەنگی ئەمریکا بە فارسی و ئەمانە هەمووی مەوجود بوون و لەوێش مقابلەی ئەو هاوڕیانەمان کە خۆپشاندانەکانیان سازابوو دەشتی جەمال لە فدراسیۆنی سەراسەری پەنابەرانی عێراقی و سەیارمان لە ڕێکخراوی پەنابەرانی ئێرانی بێمەرز بڕیارێکی زۆر دڵخۆش کەریرا کە بەوەی کە محکەمە ئەو یاسا تازایی هۆمۆفیسی بە نایاسایی ناسان و ئەوەی وەستان. ئەمە نمونەیەکی نزیک لەوانە بێزگەوەش کە ئێمە لە چەند دەیڕابردووە لە تیرۆری بەکرعەلیەوە تاکو فەرهاد فەرەج، تاکو سۆرانی مامەحەمە و سەردەشت عوسمان و کاوە گەرمیانی و تا
کۆمۆنیستەکان شاپور و قابل و پێنج چاوەڕێ حیزبی کۆمۆنیستی کرێکاری لە کوردستان تا دوعا و تا ئاخرینیشیان زیندانیانی بادینان بوو کە کەمپینی زۆر فراوانمان کردووە و کە هەتا جێرمی کۆبن خودی خۆی بە دژی ئەوانە نامەی نووسیوە و کاتانە و سەرکۆنەی یەکێتی و پارتی کردووە لەو گرتن و زیندان و کوشتن و تیرۆرانە و هەروەها دوعا یەکێک بوو لەوانەیە کە گەورەترین کەمپینمان بۆ کرد کە لەژێر دەسەڵاتی ئەوانە ژنان بە بلۆک و بە بەرد و بەمە سەری تان کرێتەوە بۆیە دەرەوەی وڵات مەدانێکی زۆر فراواندا بۆ کورزمانان ئەگەر بێت و خۆیان لە ئاسۆ سیاسەتی ئەحزابی ناسیۆنالیستی کورد و ئیسلامیەکانی دەوریان و لە مەلاکانی دەوریان خۆیان جیاکەنەوە مەدانێکی گەورەیە کە کەس و کاریان لە کوردستانە لەژێر فشاران نەبن لەژێر کوشت و تیرۆر و بێحورمەتیان نەبن زۆر مەدانێکی فراوانە یعنی مەدانەکە لانی کەم فەیسبوک چۆن ئەبینی ئەو خەڵکە ئازادی خوازە ئەو چەپ و کۆمۆنیستانە ڕۆژانە ناڕزایەتی دەرەبرن بە کوشتنی خوانازوریە ئەوانیش ئەتوانن لە جێگەی خۆیان و هەمووی ئێستا وەسایلی میدیای جۆرا و جۆریان هەیە هەر لە فەیسبوکەوە تا ئاگاتە ئینستاگرام و سناپچات و تەلەگرام و چی نەوعیان هەیە توان بە شێوەی جۆرا و جۆر ناڕزایەتی خۆیان دەربڕن ئەتوانن پەیوەندی بکەن بە ئەندام پەرلەمانی گەڕەکەکانیانەوە کە ئێمە لە وڵاتێکە ئاژین لە دەست ئەو زڵم و سەرکوت و کوشتارە ڕامان کردو ئێستاوە تا لە بەرچاوی کامێرەکان و لە ناو بازارڕ خواناس تیرۆرەکەن بەس لەبەرەوەی ئینسانێکی مەدەنی بووە ئازادی قسەکردنی خۆی هەبووە جیاوازی فکری هەبووە لەگەڵەوانە بەڵام مەلاکان ڕۆژانە لە مزگەوتەکانەوە بە دژی ئەمانە ژەهرە ڕێژن فتوایان تومتیژی بڵاوەکەنەوە و ئەمەش بەجارێککە بێ ئەو خەڵکە بزانێ کاتێک باوکیان برایەکیان لە مزگەوتان نوێژەکە ئەم مەلایەن ئەم فتوایانە یەکسەر ڕۆنە ماڵەوە بەسەر کەسوکاریانە ئەیسەپێنن ئەم فتوا و ئەم تومتیژیە و بێحورمەتیان بەسەر مناڵەکانیان و جلوبەرێکی مناڵەکانیان ئەسەپێنن بۆیە ئەبێمە تەشخیصی ئەوە بین سەری ئەسڵی ئەم ناڕەزایەتیە لە کوایە بۆیە ئێمە دەرەوەی وڵات بە مەدانێکی گرنگە ئازانین و ئەتوانێ یەکێتی و پارتی کە ئیدعای ئازادیەکەن ئیدعای دیموکراسیەکەن خۆیان بەسوتەوە بە دیموکراسی غەرب و ئەمریکاوە ئەبێ ئەم ئیدعای خۆیان بەرنە سەر لانی کەم وەکو ئەمریکا وڵاتانی غەرب کە لەنەوەی یەکا و فەزایای ڕاپەرینی خەڵک حکوومەتی باسی ڕاونا لە کوردستانە و دەستی ئەمانەی گرهێناینەوە سەر دەسەڵات ئەبێ ئەو نمایندەی ئەمریکا وڵاتانی غەرب لەباری لانی کەم ئازادی بیر و ڕاوە لانی کەم پێداویستە سەرەتایەکانی خەڵک دابین بکرێ بەڵام هیچی ئەمانە نییە کاوابێت ئێمە بێ بچین یەخێ ئەم دەسەڵاتدارانە لە وڵاتانە بگرین لە هەموو وڵاتەکانە کە ئەمانە ئیدعای دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادیەکەن بەڵامەوە تا لە بەردەمی خۆیانە و لەژێر دەسەڵاتی خۆیانە لە زۆنی زەرد و سەوزا تیرۆری خەڵکە کرێ و سەرکوتی خەڵکە کرێەوە ڕۆژانە لە مزگەوتەکان لە فتوانرێ ئەمانە کارێکی زۆر ئاسان و تەجروبەیەکی زۆر ڕون و ئاشکرایە بەوەی کە ئێمە بتوانین هەر لە یەکێتە کرێکارەکان ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئیتحادیە کرێکارەکان ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوە ئاتایستیەکان حتا من لەم ڕۆژانە دیم تۆ پەیامەوە بە ڕێکخراوی ئینتەرناسیۆناڵی ئاتایستەکان ئێمە لێرە لە دەرەوەی وڵات پەیامێکمان لەم هاوڕێ جەمالەوە لە ڕێکخراوی دەرەوەی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان بێژگە لە بەیانی حیزب بە زمانی ئینگلیزیاوە بە دەرەوە کە ئەمە زۆر ئاسانە کە واقعەتی کوردستان چییە ئەم ڤیدۆیە بگرن و بیانە دەرەوە و هەروایە ئێستا نامەیش کەمان نووسیوە بۆ ئیتحادیە و ئەحزاب و لایەن و ئەوانەی کە بە دەربەستن بەوە خەڵکی کوردستان و ئەیانەوێ لەو کۆمەلگای ئازادی و یەکسانی خۆشگوزەرانی هەبێت فشاردانێن ئەم نامەیە بگەێنە بە هەموو کەسە بیگەن بە ئەندام پەرلەمەکان بیگەن بە ڕێکخراوەکان بۆ یاگەر کەسێکیش هاتوو لە کاتێکا عزووی ئەم حیزبانەیشە ئەبێ یان عزووی حیزبێکی ئیسلامیشە بێ بچێ یەخی ئەم دەسەڵات و حیزبانە بگرێ
خۆی لە دەرەوە ئایا ڕوبەڕووی ئەم سەرکوتا بێتەوە ڕوبەڕووی ئەم کوشارە بێتەوە ڕوبەڕووی تیرۆر و سوکایەتی پێکرد نەبێتەوە لەوەی چی بیر و ڕایەکی هەیە دینی هەیە یان دینی نییە ئیسلامیان ئیسلام نییە یان دینی خۆیە گۆڕ هیچ کەسێکی یەکرێت لەسەر ئەمانە بۆیە ئەبێ زۆر بیر لەمە کاتۆ بە تایبەتی کورد زمانانی دەرەوە کە لە فەزایەکی ئاواڵاتری سیاسی لە ئازادیەکی فراوانترە ئەژین و دەستیان ئاوەڵاترە لەوە نییە لە کوردستان بن و ئەگەر ناڕزایەتێکی بەرفراوانیان کۆمنتێ لە فەیسبوک بنووسن یەکێتی و پارتی و ئیسلامیەکان هەڕشان بۆ بکەن یان ئەگەر لەسەر کار بن دەریان کرد. بەڵام شێوەکانی ناڕزایەتی دەربڕێنیان کار و چالاکی ئەنجامدان لە دەرەوەی کوردستان چییە لە بەبۆچوونی ئێوە چونکە چەند جارە بۆنە بەرپرسانی کوردستان هاتمەتە دەروی وڵات و بەرامبەریان خۆپیشاندان ئەنجام درراوە هەندێک جار لە میدیاکانەوە باس لە دۆخی کوردستان کراوە تاوەکو دوایی بەڵام ئێستا لە دوای ئەم ڕووداوەی تیرۆری خواناسەوە خەڵکێکی زۆر هەن لە دڵەوە ئەیانەوێت شتێک بکەن بەڵام ڕەنگە ڕێگەیەکی گونجاو نەدۆزنەوە کە چی بکەن وە لەگەڵ زۆر حاڵەتی تری ڕووداوەکانی کوردستانە ئەیانەوێت کارێک بکەن بەڵام ڕەنگە شک نەبن کە چی ڕێگەی گونجاوە کار و ئەزمون و بۆچوونی ئێوە چیە لەم بارەوە بەڕاستی مەدانی جۆرا و جۆر هەیە بۆ کار و فعالیت بە دژی ئەو هەلومەرجە و بە تایبەتی ئێستا کە تیرۆری خواناسووریا وەکو کوڕێکی گەنجی مەدەنی هونەرمەند و شانۆکار تیرۆر کراوە کۆمەلگای هەژانووە بەڕاستی ئەو خێزانانەی کە مناڵەکانیان لە مەجای فەن و ئەدەب و هونەر و وەرزش و ئەمە جلی مەدەنیانەکەن هەمویان دڵڕاوکەیانە و ترسیان لەوە هەیە کە مناڵەکانیان سپێنێ کەوێتە بەر هێرش و تیرۆری ئەم ئیسلامیانە ئەم مەلایەنە کە یەکێتی و پارتی ڕێگای بۆ کردوونەتەوە وەزارەتی ئەو قاتی قسۆتە بەردەمیان مایکی مزگەوتەکانی قسۆتە بەردەمیان هەفتانە لە قسە و باسی دژی مەدەنیەتی کۆمەلگا و دژی ژن و دژی لاوان ئەڕێژن زۆر مەدان هەیە یەکێ لەوانە خۆپشاندان یەکێ لەوانە کە بەردەمی حکوومەتی هەرێم بگیرە و یەخەی بگیرە کە ئەبێ 10 ساڵ گرن لەمانە ئازادی بەیانی بیرروڕا بڵاوکەنەوە حتا ئەبێ جایی دین لە دەوڵەت لە پەروەردە و فێرکردن ڕابگەیەندرێت و هەروەها شێوەی کە هەل لەوەی کە ئەو نامانەی هەیە و ئێستا کەمپینێکی نامە و ئیمزا کۆکراوەتەوە لە فەیسبووکی نەکانی هەموو ئیمزا خۆیانی بخەنە پاڵ و هەروەها لە فەیسبووکەکانیان ڕسمی خواناز وەکو کوڕێکی گەنجی مەدەنی بڵاوکەنەوە تیا ناڕزایەتی خۆیان بە دەسەڵاتی یەکێتی و پارتی دەربڕن تا ئاگەنەوەی لە شارەکانی خۆیان خۆپشاندان بکەن و لە ناوەندی شارەکان کۆ ببنەوە تا ئاگاتەوەی نامە بنێرن بۆ ئەندام پەرلەمان نامە بنێرن بۆ حکوومەتەکانیان لەو وڵاتانە هەیە دەستێ بگات بە ئەندام پەرلەمان و حتا نامە بنێری بۆ وەزیرەکانیش کە بتوانی سەرکۆنەی ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتی بکەن بە تایبەتی یەکێتی و پارتی کە ئیدعایەکی ئازادی و دیموکراسی ئەەکەن لە کۆمەلگای کوردستانە ئەبێ ڕێک بە و ئیدعایانەی خۆیان یەخەیان بگیرێ یعنی چی کۆمەلگایکی کوردستان وەکو هەموو دنیا کۆمەلگایکی مەدەنیە و خەڵک حەزی بە خۆشگوزەرانی و ئەمە هەیە هەرچی ڕەفاهێت و هەرچی پارە و پول هەیە لە دەستی خۆیانیان و مناڵەکانیان بە نوا ئۆشتال ڕۆژانە ئەرزی خۆیانەکەن بەڵام بۆ گەنجێکی وەکو خواناس و سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و سۆرانی مامەحەمە بەڕسمی نازانی سبەنی کێی کێش لەژێر دەسەڵاتی ئەمانە ئەبێتە قوربانی بۆیە ئەو خەڵکانی کە یانەوێت ڕێگا بدۆزنەوە بۆ ناڕەزایەتی لایەنی کەم ئێمە لە دەرەوەی وڵاتە لە 3 دەی ڕابردووە هەین لە پێشەنگ و ڕابەری ئەو ناڕەزایەتیانە بووین کە بە دژی دەسەڵاتی یەکێتی و پارتی بووە کە بۆ سەرکوتی خەڵکی کوردستان لە 3 دەی ڕابردووە ئێمە تەجروبەیەکی زۆر فراوانمان و ڕۆشنمان هەیە زۆر بەرجەستەیە بەوەی کە ئێمە دەرەوەی وڵات وەکو مەدانێکی گرنگ کە ئەتوانێ یەخەی دەسەڵاتی یەکێتی و پارتی بگرێ لەسەر ئەو ئیدعایانەی خۆیان هەیەە لەسەر ئازادی و دیموکراسی نامی ناڕزایەتیان یەخەیان بگیرێ بە شێوەی جۆرا و جۆر بە نامەکردنە سەر حکوومەتی هەریان بە نامەکردنە سەر حیزبەکان و هەروەها بە دیفاعکردن لە ئازادی و مەدەنیەت لە کوردستان بە دیفاعکردن لە موچە بە دیفاعکردن لە مافەکانی کرێکاران لە مافەکانی ژنان
لەو کۆمەلگایە. بۆیە دەرەوەی وڵات مەدانێکی زۆر گرنگ و فراوانە و هیچ ڕێگریەک نییە لە بەردەمیا تۆ بە شێوەیەک لەو شێوانەیە کە باسم کرد ئەتوانی ناڕزایەتی خۆ دەربڕی، دەنجی خۆ بخەیتە بار، دەنجی ئازادی و خۆشگوزەرانی خەڵ لە کوردستانە چۆن لێرە هاتووتە کۆمەلگایەک چی کراوە ئازاتر بە قسەی خۆیان دیموکراسیتر، هەروەها ئەوە بەڕستنی بناسرێ بۆ خەڵکی کوردستان، بۆ لاوان، بۆ ژنان ئەم ماف و داواکاریانە ببرێتە پێشەوە و ڕێگە بگرێ بگیرێ لەو سەرکوت و کوشتارەی کە یەکێتی و پارتی سەپانیوانە بەسەر کۆمەلگای کوردستانە. بۆیە خەڵکە بێ ئەوەی لا ڕوون بێ کە یەکێتی و پارتی عاملی ئەساسی ئەم سەرکوت و کوشت و کوشتارەیە لە کوردستانەوە دەرگای بۆ ئیسلامیەکان ئاوەڵا کردو بە ئارەزوو خۆیان فتوا بن و ئەو گەنجانە بڕۆن تونڕەوی بنوێنن. پەیامتان بۆ کوردزمانانی ئەوانەی لە دەروی کوردستان دەژین چییە؟ بە تایبەتی ئەوانەی کە بێئومێدن لەوەی کە تەنانەت دەگەر کار و چالاکێکیش ئەنجام بدرێت بتوانێت کاریگەری دانێت لەسەر ستەمێک کە لە کوردستان بەڕێوەیە. من لە نمونونەکانی پێشوە ڕاستەکەی هێنامەوە هەر لێرەوە پەیامم بە کوردزمانانی دەرەوە هەیە کە بزانن دەرەوە مەدانێکی زۆر گەورەی ناڕەزایەتیە بە دژی دەسەڵاتی یەکێتی و پارتی لەو سەرکوت و برسیکردنەی کۆمەلگا ئەینوێنن و بۆ ئەمەش وەکوتم چەندین جار ئەمە کاریگەری داناوە لە سەریان و ئەم ڕێکخراوانی مافی مرۆڤ و ئەندام پەرلەمان و حکومەتی ئەمی ئەم وڵاتانە یەخەیەکێتی و پارتیان کردووە لەسەر ئەو فەزای سەرکوتە هەر بڕۆ ئێستا لە لاپەڕەکانی ئەمنستی ئینتەرناشناڵ و هیومەن ڕایت و ڕێکخراوەکانی کەی ئینسانی ژنان و ئەتایستەکانە لاپەڕەکان پرە لەسەر کورد لە ژێر دەسەڵاتی یەکێتی و پارتیە. بۆیە خەڵک ئەبێ بێئەمەل نەبێ هەر لەوەی کە لە فەیسبووکەکەیەوە ڕسمێکی خوانەزوریە دائەنێت و بە دژی تیرۆرە لە کوردستانە، هەر ئەوەی کە ڕسمی ژنێ ئەکوژرێت و سوکاتی پێەکرێت و لێی ئێرێدانرێت و دیفاع لە ژنان و مافی ژنان و یەکسانی ژنان کرێت لەو کۆمەلگایە کاریگەری ئەبێت تا ئەوەی کە لیستێکی ئیمزا کۆکردنەوە هەیە ئیمزای خۆیان بخەنە پاڵی نامە بنێرن بۆ ئەندام پەرلەمانەکان و ئەوانشی نامە بنێرن بۆ حکومەتی هەرم لێرە تا ئەوەی کە خۆپشاندان. بۆیە لەم ڕۆوە ئەتوانن کوردزمانانی دەرەوەی وڵات هاوکار بن لەگەڵ ئێمە بۆ ئەوەی ئێمە ئەم فشارە گەورەیە دانێن کە لە دەورانی پێشوە بەردەوام کۆڵیشمان ناوە و کاریگەریشی داناوە و ئەنجامیشمان ناوە کە هەر ئێستا ئێمە کاری جۆرا و جۆر بە هەر بۆ لە درێژەی کەمپینەکانی پێشوو بۆ زیندانیانی بەیاندیران هەروە بە تیرۆری خواناز و لەگەڵ ئەوەشە هەروە تیرۆری ژمارەیەکی زۆری لەوانەی دەوری پێشوو کە نمونونەکانی ویدات و سەردەشت و سۆران و کاوەکان و کۆمەنیستەکانە بەردەوام ئێمە خەریکین ئەبێ ئەم کەیس و ئەم تاوانبارانەی کە لە کۆمەلگا هەیە ئێستا بە ئازادانە سوڕێنەوە دادگایکرێن. بۆیە کوردزمانانی دەرەوە ئەبێت جێگا و ڕێگای خۆیان بەکەم نەگرن بەجیا لەوەی ژیانی خۆیان هەیە کارەکەن پیشیان هەرچیەکە، بەڵام ئەتوان بەجیا لەوەی کەسەر بە ئەو حیزبانن کە هەیە لە کوردستانە ئەبێ ئەتر لێرەوە بێن لە دەرەوە دەستیان ئاوڵایە حیزبەکانی خۆشیان بگرن و نامەی ناڕزایەتی بنوێرن و دیفاع لە ئازادی بەیان و بیر و ڕاو هەڵسوڕانی سیاسی بکەن لە کۆمەلگا. نوری بەشیر زۆر سپاس کە دووبارە عەزەدت کێشەوە لە بەرنامەکانی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش.